سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم بۆم کاتە جوانی کە بۆ منیان ڕەقساندووە و بۆ ماندووبوونی هەن کە هەوڵێکی زۆریان لەگەڵ ئێمە داوە بە خێراتنیکی زۆریان دەکەم. سەرەتای کارکردنم هەموو کارێک هۆکارێکی هەیە، هەموو ئاواتێک باڵپشتێکی هەیە. ئەوەی کە من هەوڵم بۆیاوە و ئین بوو ئەو ئاواتە بوو کە لە دڵما بوو چەندەها ساڵ بوو ئەمەم هەبوو. وەختی خۆی لەوە پێش دایکم ئەم کاری کردووە وەکو بڵێ دوورمانیە کرد، چنینێکی نازاریە کرد، کارێکی کرد بەس زیاتر بۆ بێتاقەتی خۆی بوو یاخۆ بۆ ئەوەی کە هونەرێک لە گیانیان هەبوو ئارەزوویەکە بوو کە دەریە بڕی. لەو کاتا من مناڵ بووم، سەرەتا کەس ئەم بینی دایکم خەریکیم کارانەیە، منیش حەزم پێ کرد. سەرەتا دەستمان پێ کرد یەکەم جار مۆدی 72 ئەوانە 73 هاتبوو کراسیانە چنی بە پولەکە و زەنگانە هێلێکیانە چنی بە پولەکە و زەنگانە. لە سەرەتا کە سێرم کرد دایکم سێری ئەیکرد ئەم کارانەیە کرد. من خۆم قوتابیەک بووم، توانایەکم هەبوو لە وێنە کێشان شتە. چەند گوڵێکم بۆ دایکم کێشە، وتی مادام خۆت ئەیزانی وەرە بیکە. دەستم کرد بە کارە، سەرکەوتوت بووم تایە، زۆر باشیش بووم. چەندەها کراسم لەگەڵ دایکم چنی. جاری وە هەبوو کە مشتریەکانە هاتن بە دایکمیانەوت ئەمەمان بۆکەی و با پرسیاری بکەم بزانم امتیحانی نییە. بەم شێوەیە من وەردە لە کارەکەم و دەسڕاتنم. هەروەها لە قوتابخانە چەند جار دەورە کراوەتەوە من گوڵم دروست کردووە، شتم کردووە، یعنی وەکو باسی ئەماکەم ئەم هونەرێکە هەمانە ئەم پێێنە کە دەستی پێکەین ئارەزوویەکە لە دڵە یاخو شتێکە هەر خۆت توانایەکت هەبێ، ئەو توانایەت نەبێ ناتوانی بیکەیت، دەست پێکردن ناتوانیت لە ئەکسوارات و ئەمانە یاخو لەو کارێک کە هەر کارێک بێت تۆ بتەوێ ئەبێ پاڵپشتێک هەبێ، ئەبێ شتێکی هەبێ لە دڵتا، ڕێخستنێک هەبێ، تەوازنێک هەبێ، تەنسیقێکی جوانت هەبێ، هۆکارێک هەبێ کە تۆ ئەمەت هەبێ، نەک شتێک کە بە زۆر پێ بکەن، هەر شتێ بە زۆر بکرێت جوانی ناهێنێ، بەڵام شتێک کە ئەکرێت لە دڵەوە بێ خۆ دەزانی چەند جوانی ئەیە بۆ دەشتانە. ساڵ بە ساڵ بەرەو پێشە چێ زیاتر خەڵک وەکو ئەو ساڵ پێم وتی جلی کوردیەکە و چنینەکان بوو. سیرەکەم ئەم ساڵانی دوایی زیاتر خەڵکی ئەکسواراتەکانە، هەروە سێری پیجەکانەکەیت خۆ دەزانی ها تایەتی. وتم بۆچی منیش فرسەتێکە، هەمووشمان چاوەڕی ئەو فرسەتین کە هاتە بەرکارە دەستم. منیش ئیتر مامۆستا بووم، چوومە خانە نشینیەوە، بۆی بێزاری نەبێ لە ژیانمە، هاتمەوە سەر ئارزووەکانی خۆم دەستم کرد بە ئەمانە. بڕوا بێت کە دانە هێنام مرویە دوو مروی ملوانکەیەک هێنام، هەروەها کەزایی مناڵەکانتیاندایە چیەکەیت؟ وتم وەڵا حەزەکەم بۆ خۆم دووسێ ملوانکە تێسە خۆ پێت تۆ پێویستە بەوە نییە، نە ئەمە ئیسراحەتی مێشکە، ئەم ئارەزوویەکە، یعنی بێت تاقەتی خۆتی پێ بیتە سەر. من خۆم بەمانەوە مەشغوڵ کرد. سەرەتا دەستم پێ کرد بە ملوانکەیەک دەستم پێ کرد. یەکێ لە ناڵەکانم هاتووتی دایە بۆت دابەزێنی لە پەیجا، وتم نازانم حەزەکەی بیکە. ئەوە بوو سێرەکەم داواکاری هاو. اینجا کەم شتانە ئەبینی ئەوە داواکاریە توی نەبێت و ئارەزۆک و زیاترێ بێ، هەستام هی کەم دروستکە، شتی کەم دروستکە، وەردە سێرەکەم خۆم بووم بە پرۆژەیەک. لە چاو خۆمانە پەیجەکەمان گەورە بوو بۆ ماوەیەک، ئێمە ماوەیەکی کەمە زۆر نییە دەستمان پێ کردووە. سێرەکەم بەرهەمێکی باشمان هەیە، کارەکانمان زۆر جوانە، داواکاریمان زۆرە، ڕازیبوونمان زۆر بۆیەتەوانێ، زۆر لێمان ڕازین، یعنی چەنەها کۆمنتە بۆیەتەوانێ زۆر دەستخۆشیمان لێکرێ. بەس من بە تەنیاش ئەم کارە ناتوانم بکەم، هۆکارم هەیە، باڵپشتم هەیە، ئەمانە هەمووی مناڵەکانم زۆر باڵپشتی مەکەن، لە هەموو ئاسیەکە باڵپشتی مەکەن. مۆدێلی کوردەواری زۆر بەکارهێنین، ئێمە ئەو مۆدێلانشکەی هێنین، سێری پیجەکانەکەی سێریەوە ئاناکەین. هەندێک مۆدێلمان هەیە هەندیەکەینی لەگەڵ کوردیەکە تێکەڵاویەکەینەوە، ئەیکەین بە دیزاینێک کە ئێشتا دانەبەزیوە. سەرکەوتووی ئێمەش لەمەدا بوو کە ئەو دیزاینانی ئەمان هێنا. لە پێشە بە حێلومێق دەستم پێ کرد، بەڵام شتی دووبارە بوو، هەستاین گۆڕیمان ئەو شێوەی حێلومێقەکەمان لەگەڵ هەندیەکە تێکەڵ کرد. چەند مۆدێلیش کەمان هێنا لە مۆدێلەکانی ئەمانی ئەوروپیەکان هەم دیسان تێکەڵمان کردو، دیزاینەکان کە خۆمان دایەنێنەوە بۆ چوون و دانانی زۆر دەوری هەیە، بازاری زیاتر ئەگۆڕێت، چکە دایما شتی نوێ مشتری زیاترە، داواکاری زیاتری لەسرە. ئێمەش بۆی دڵی هەموو ڕازی بکەین، دایمە خۆمان مانووەکەین،
ئەگەڕێن بە شوێن مۆدلی جوانترا و شتی جوانتر تا بتوانی بەم شێوانە شتی جواندنی. ئەم ساڵ بریت بە ئاسانترین شت مرواری زۆر باو بوو. چەنەها مۆدلمان دابەزان. ئەو مۆدلانە ناکەین کە لەسەر پیجی تر هەیە. داواکاریمان هەیە. کەسانێک هەیە هی پیجێکی کە ڕستمەکەین بۆ نێرە ئەڵێ ئاینەنەوە بۆ بکە. ئەڵێم ناتوانم. چکە وەکو برادر لە کڵیەکە تۆزێ دڵمان هینە بێت. بۆ تەکەم سێرێکی وانەی خۆم بکە مۆدلەکەی و کەمێک گۆڕان بۆ کەم بۆ یەکەین و بەو شێوەیە یعنی بێ ئێمە گۆڕانکاری تیا هەبێ. وەکو دیاریشە مروواریەکانمان لە چاو ئەوانی کە لە بازاڕە بڵاوە جیاوازی زۆری دیە. چەندەها شێوەشمان دابەزانەوە چونکە ئێمە ناڵم بە پێی ڕۆژگار ئەڕێن بەڕێگاوە. مۆدلمان زۆرە زۆرمان کردووە بۆ سەر جلی دەرەوە. خۆی تاقمی مرواری بۆ زەر جلی مۆدێر زۆرە بێت زۆر تەنانە بۆ کراسی حەفلا بێت تەنان بۆ کراسی بووکە بێت بۆ جلی بووکیانیە بێت بۆ عەرەبەکان زۆربەی زۆریان داوایەکەن خەڵکی جنوب بوانە هەمووی داواکەن هەروەها چەنەها ملیۆنکەمشمان دروست کردەوە و چۆن بڵین بۆ جەماعەتی جنوب بێ دەست و ئەمانی زۆرتیایە هەمووانتیا دروست کردەوە زۆر بە ئاسانی ملوانکەی وا بچووکمان دروست کردو بەس بۆ جلی مۆددا بێت. لەگەڵەوە شاتوانیم جاریکە بەکاری بێنەوە بۆ جلی کوردی یعنی ئێمە شتێک دروست دەکەین بۆ هەموو مەجالەکان بتوانین سوودی لێوەربگرینەوەی داواکاریەکانی زیاتر بێ بۆ ئێمە جوانترێکیش بێت. یەکەم ئیش کە دەستم پێ کرد ئەمەیان بوو ئەم ملوانکەیە کە ئێستاش لەگەڵ خۆمانە یاخو لەگەڵ خوشکەکانمان یاخو لەگەڵ کەس و کارەباسیەکەینەوەی ئەڵێم یەکەم کارم ئەم ملوانکەیە هەتا ناوێکمان لێ ناوە بپێ گۆرانیەکەی خۆی گۆرانیەکە شەڵێ گۆڵشەنێ ئیتر هەر ناوەشمان لێ ناوە باشە ئەمە بوو کە دەستمان پێ کرد زۆر بڵاو بۆیەوانێ زوو بڵاو بۆیەوە نەزام هی ئەوە بوو کە مۆدیلەکەی جیاواز بوو شتێکی تایبەت بوو لە حێلومێخەکان جیاوازتر بوو ڕەنگێکی جیاواز و دیزاینێکی جیاوازی هەبوو بۆیە لە ماوەیەکی کەمە 40-50 دانەمان فرۆشت لە ماوەیەکی زۆر کەمەیانی بۆ هەفتەیەک دە ڕۆژێک بۆ شێوەیە دەستمان پێ کرد پاشان حێلومێخەکانمان دانا وردە گۆڕیمان و کردمان بەو شتانێک کە مانەی کە لە بەردە چاوانە باشەوە قوبان بەڵام ئەمانە وردەکاریە زۆر وردەکاری ئەوێ ئەگەر ئێستا سەیری ئەمە بکەین هندیە باشە هندیە بەڵام چیم کردووە مرواریم تێکردۆ چکە مۆدی مرواری بوو مروارەکانم تێکردۆ لەگەڵ ئەوەی کە شێوەیەکیش پولەکەشی پێواکەم بەم شێوەیە پولەکەشی پێوەکەم ئەجا ئێمە سەیرەکەین حێلومێخەکمان هەیە لیرەی پێوەیە وانە لیرەکانی هەمووی پێواکەم مروارەکەشی تایە ئەم شێوەیەش کە پێتەڵم شێوەی هندیەکەیە یعنی کە سەیرەکەی سێ ڕەنگم تێکەڵاو کردو شتی تایبەت و دیزاینی تازە دایمە پێشکەوتووترێکە دەوانی کە پێشکەوتووترێکە ئەم دیزاینەمان دیزاینێکی تازەیەوە تایبەتە بڕوا ناکەم لە زۆر شوێن دەرکەوت بێ ئەمە ناوچی زەیتونە چاکراوە و کراوە بە مور و ئێمە هێنامان ئەم مۆدێلە تازەمان دانا بچووکە هەیە بە مێخەکە بەڵام ئێمە ناوچی زەیتونە ئەم موروانەمان دروست کردووە بە قماشی چاڵک بە پێڵین هەروەها ئەمە مۆدێلی تایبەتە هی کۆنەکانە هەفتاکانە ئەم دیزاینە جوانەمان تەرتیب کردووە هەم شێوەی حێلومێخەکە هەم مۆدێلەکەشی لەگەڵ ڕەسەنایەتی کوردە